بەڵێ بۆ چتە شاریەوە؟ هیچ نییە. هیچ نییە؟ نا هیچ نیکانەکەم بۆ شنیار ئەمە توو ژن و مێردین پێویست ناکە هیچ شتێکم بشاریەوە. هیچ شتێکم نەشاردەوە گیانەکەم چی بشارمەوە؟ ئەوە چی لە ناو دەستەی دیکەتە شنیار؟ نامەیە. نامەیە؟ بەڵێ. ئەی بۆ دەڵێ هیچم نەدەستنێ شنیار؟ ئەوە چێ شنیار؟ ئەو نامەیە لەلایەن باوکتەوەیە؟ بەڵێ. بۆ واناڵێ؟ نەمویست بیخەینیتەوە لەبەرەوەی شتەکە عایلی بوو گیانەکەم. باشە پێت گوتمەم ئەم نیشانەدە بێتەکێت نیم لە خۆت بخینەوە. نا حەزەکەم پێکەوە بیخەینینەوە. نا شتەکە شەخسیە. وەرە. کچم شنیار جان با چیرۆکی ژیانی خۆم و دایکت بۆ بجێڕنەوە. ژیانی ئێمە حکایەتێکی پڕ لە ئازار و پڕ لە گریان و پڕ لە خۆ خواردنەوەیە. جگەر گۆشەکەم وەڵڵا بەخۆشم نازەم لە چیەوە دەست پێ بکەم. باسی کامەدە دەرسەریت بۆ بکەم. ئەوەی دایکت بەمنی کردووە برینێکە سارێژ نابێت. ڕۆژانە دەست بەدەست نوێژ و دەستم پڕ دەکەم لە غەدر و ئاهەم پڕ دەکەم لە نزاو بۆ ئاسمان دەینێرم. کچم 25 ساڵە لە نێو ئازار و غەم و گریان باوکت نوقم بووە. مانجی هاوسەرگیریمان بوو. دایکت لەگەڵ ماڵی باپیرەت و تەوتەیەکیان بوو. بەڵام من تێنەرەگەیشتم مەسەلە چییە. هەر تەنها دەیگوت ڕقم لە باوکمە. کچەکەم زۆر هەوڵمدا بزانم بۆ باوکی خۆی خۆش ناوێت. کەس هەیە لەو دنیایەدا باوکی خۆش نەوێت؟ زۆر هەوڵمدا بزانم شەڕی دایکت لەگەڵ باپیرەت چییە. بەڵام بەداخەوە نەمزانی. هەر بۆیە ڕۆژێکیان دایکت زۆر لێم تۆڕە و پێی گوتم نابێت چیتر لەسەر ئەو مەسەلەیە پرسیارم لێ بکەیت. تێدەگەی؟ منیش بڕیارمدا ئەو بابەتە بە یەکجاری دابخەم. دوای 1 مانگ دایکت سەنگەری شەڕەکەی گواستەوە بۆ من. ئیتر لەگەڵ من دەستی پێکرد شەڕ لە دوای شەڕ. لەبیرمە یەکەم شەڕ ئەوە بوو کە دەیگوت ئەرسەلان نابێ بچین بۆ ماڵی باوکت. دایکت قسەی زۆر ڕقا. منیش دەمگوت ئافرەت پیرە لێ مەگرە بەدلەکی ساف و ئامۆژگاریت دەکات. ئیتر ڕۆژانی هەینی هەموو خوشک و براکانم لە ماڵی دایکم کۆ دەبوونەوە. تەنها ئێمە نەبێت. ئەمەش بوو بە گرێیەک لەسەر دڵی داپیرە و باپیرە و پور و مامەکانت. هێشتا خۆت حەزر نەکردیە؟ بۆ کوێ؟ لۆ چییە؟ ئەنی بەتەواوی لەوڕە بچینە مالی داکەم؟ وەڵام من نایەم. نایی؟ ئەو جارە خاتون لە بەرچ نایی؟ بۆ ئازانی قسەکانی دایکم بیر چوویەوە؟ نازانێ ئیشکەیت؟ نازانێت چێژ لێنێت؟ جردم ئەتوت هێشتا شارەزای داچی منی. هەمووی 2 مانگەمە زەواجمان کردیە. بڕوا بکە دەداچی من دڵسافتر نابینەوە. بە خودا هیچی لە دڵ نییە. من نایەم. لێت دەپارڕێم و هەستە با بڕۆین. ئەمە نەریتمان وایە ئەوها ڕۆژی جمعان هەموومان کۆبووینەوە. ئێستا برایەکانم لێ خوشکەکانم لێنە. تکار لێ دەکەم ئەو نەریتەمان لێ تێک مەدە. من نایەم. بۆ کوێ بم؟ ئێستا چم دەزەکەن بە ڕەخنەگرتن. ئەوان چین نانیان لەگەڵا خۆمیان لەگەڵ یانە نەخۆم. ئەگات و مەقسەدت داکمە ڕەخنە لێ دەگری ئەوە داکم هەر بەخۆی تەبیعەتی وایە. بەخوای ڕای لە ئیشی کەس نییە. دا هەستە با بڕۆین هەستە. نەک دایکت. لە گەورە بۆ بچووکتان هەمویان ڕەخناگرن و هیچیش نین. شاه لە ناوی خوشک و براکانم نێنی ها. هەر پێت دەرم هەستە با بڕۆین. شاه لە هەستە با بڕۆین. لەسەر ئەوان خۆت لە من تووڕاکەی ئەوە هەر نایەم. شەهلا ئەوە ئاخی جارە پێت دەرم هەستە با بڕۆین. ئەوە تبێت لێم بێ؟ دەلێم بەدەی دەلێم بە دەلێم بەدەی دەی لێم بە لەسەر ئەوان لێم بە. ئیلا بالله نای خوای بین هەستە با بڕۆین. نایەم. بیرتە پێش هاوسەرگیریمان
خۆ دەکرد بە قوربان و بە ساقی من ببوویتە خۆڵی ژێر پێم ئێستا لەسەر خوشک و براکانت قسەم پێڵێیت شەهلا ئەو زلانە و لەسەر لا ناچێکە لە من ئەیت کچێ کازت لەم لە توودایە ئەمە دوو مانگە پێکەوەین تا ئێستا شەقەکەم لێدای بەس بەڵام بێت و ئەو هابڕڕە و ساحیبی ئەو عەقڵەی خۆت بی کچی ئازیزم نەکبەتێکە لەوەدا بوو کە من شەهلای دایکتم زۆر خۆش دەویست بەڵام ئەو هێندە بێوجدان بوو هەست و سۆزی منی بەکاردەهێنا ئیستیغلالمی دەکرد دەیزانی کە من لە ئاست خۆشەویستی ئەو چاوم داخستووە جگەرگۆشەکەم عەشق هێندە سەختە بە هەموو غەدر و هەزارەکانەوە هەر قەبوڵتە